ای رفیقانی طریقت دردی عشقم شارکه بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئابێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر. هونەرمەندی ئەم جارەمان مامۆستای زۆر عزیز و خۆشەویست مامۆستا نامدار قەرەداغی. مامۆستا نامدار قەرەداغی یەکێک لەو هونەرمەندانەیە کە تەمەنی زێڕینی لە خزمەت مۆسیقا و ئاوازی کوردیە تەرخان کردووە. هیوادارم تا کۆتایی بەرنامە هاوڕێمان بن لە زمانی خۆیەوە بابزانین مامۆستا چی کردووە بۆ نەتەوەکەیەوە بۆ مۆزیکی نەتەوەکەی. مامۆستاگیان زۆر خۆشحاڵم کرد لە بەرنامەی ئاوێنەی هونەر ئامادەی. زۆر سپاس بۆ ئێوەش کە ئەم دەرفەتان ڕوخسان بۆ ئێمە زۆر مەمنون. هەر خۆش بووی مامۆستاگیان. ڕواڵی بەرنامەکە وایە هونەرمەندان خۆناسانیگیان هەیە یا مامۆستایان خۆناسانیگیان هەیە. مامۆستا نامدار قەرەداغی کێیە؟ نامدار عومەر عەبدوڕەحمان قەرەداغی لە ساڵی 1950 لە شاری هەڵەبجە لە سلێمانی لەدایک بووم. ئەو کاتە باوکم فەرمانبەر بووە لە هەڵەبجە و پاش ساڵێک نەقل بۆتە بۆ شاری سلێمانی تر من هەموو ژیانم لە سلێمانی بەسەر بردووە تا ساڵی 1982. من لە ماڵەیەکی قەراخیم بەڵام باوکم هەر لە گەنجیەوە هاتوتە ناو سلێمانی و لە یەک فەرمانبەر بووە بەڵام باپیرانم هەمووی لە قەراغ بوون و بۆیە هەر من لە قەبی قەراخیشم وەرگرتووە لێ مڵک و ماڵمان هەیە. قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و خانەی مامۆستایانم لە سلێمانی تەواو کردووە و دوایی بووم بە مامۆستا ساڵێک لە شاری قەڵاتزێ لە ساڵی 1970 کە لەوێ قەسفەکە بوو من لەوێ بووم
بەرەو قەسفە کەوتین دوایی گەڕامەوە بۆ سلێمانی لێبووم بە مامۆستا تا 1982 ئیتر بەرەو هەندەران ڕۆشتوم لە هۆڵەندا جێگیر بووم تا ئەم کاتە. لە کەیەوە چوویتە ناو بواری مۆزیکەوە کاری هونەریەوە چونکە سلێمانی بەڕاستی سەردەمانێک بوو لە لووتکەی هونەری کوردیا بوو ئەو سەردەمانە گەڕێتەوە بۆ کەیەوە جێنابە چوویتە ناو کاری هونەریەوە فەرموو. لە کۆتایی ساڵی 1969 من خۆم فێری مۆسیقا کرد کەمان کەسێک نەبوو وانەی لێوەرگرم تا کۆتایی 69 کە چوومە ناو کۆمەڵی هونەر وێژەی کوردیەوە کە ئێستا کۆمەڵی هونەرە جوانەکانە لەوێ بووم بە ئەندام و لە چالاکیەکیانە بەشدار بووم کە هونەرمەندی مەزن خوا لێ خۆش بوو شەوکە ڕەشی سەرپەرشتی ئەو تیپەیە کرد پاش ماوەیەک کاک شەوکەت ڕەشید نەیتوانی بەردەوام بێت تایە و من بووم بە لێپرسرای ئەو تیپە و ئیتر هەتا ساڵی 1970 ئەندامی دەستی بەڕێوەبەری کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد بووم لە سلێمانی و لێپرسرای بەشی مۆسیقا بووم و زۆربەی زۆری ئەو گۆرانی و شتانی کە تۆمار کراوە لە تەلەڤیزیۆنەکانیان لە ئامادەکردنیان دابەشکردنی من بووە تا 1970 کە لە کۆمەڵ جیابووینەوە تیپی خۆمان دروست کرد بەنایە تیپی مۆسیقای مۆلەوی وەک خۆشەویستیەک بۆ تیپی مۆسیقای مۆلەوی کۆنی ساڵانی 50 و خۆشەویستیەک بۆ شاعری گەورەی کورد مەولەوی کە مامۆستا قادر دیلان ئەواندا بەڵێ وەختی ویلیەم یوحەنا قادر دیلان ئەواندا نابوو ئێمە وەکو تازەکردنەوەی خۆشەویستێک بۆ ئەوان دامان مەزرانەوە و سربەخۆ بووین و دەستمان کرد بەکار هەتا بەردەوام لەگەڵ ئەو تیپا وەک سەرپەرشتیارێک و گۆرانەکانی ئەو تیپەش زۆربەی زۆری لە ئامادەکردن و دابەشکردن و ڕێخستنی من بوو وەکو گۆرانەکانی هونەرمەند لە عوسمان عەلی لە کۆمەڵ و حەمەی نێرگس خوا لێ خۆش بوو لە کۆمەڵ و لە مەولەوی و هونەرمەند سەلاح مەجید لە کۆمەڵ و لە مەولەوی زۆر لەو گۆرانی بێژانێتیش کە لە لامان بوون و لە 1970 هەمان کات دەستم کرد بە دروستکردنی تیپێکی مۆسیقای مناڵان کۆرسێکی مۆسیقای مناڵانم کردەوە لە قوتابخانەی بێخودی سەرەتایی کوڕان پێخود و پیرەمەگرون پێکەوە بوون لە فولکەی سەروسجن ئێستا گۆڕاوە ناوەکەی بۆ قوتابخانەی مەڵکەندی بنەڕەتی تیپ مۆسیقای بێخودتان دامەزران و 40 قوتابیم هەڵبژار لە پێشاوە کۆرسی یەکەم و فێری ئامێری زۆر ئامێرم کردن وەکو کەمان ئۆکۆردیۆن ماندۆلین ئیقا فلوت و توانیمان تیپێکیان لێ دروستکەین و بە سەرکەوتووی لە زۆر میهرەجان و زۆر چالاکی ناو سلێمانیا بەشدار بوون و توانیمان چەنەها گۆرانی و مۆسیقای کوردی و نەتەوایەتی کە بۆنی نەتەوایەتی لێبێت تۆماری بکەین لە تەلەڤیزیۆنی تەمیمیش کاسێتێکمان تەجێ کرد بڵاومان کردەوە چەند کلیپێکمان تەسجیل کرد و تۆمارمان کرد یەکێ لەوانە کە تەلەڤیزیۆنێکی دەرەوەی وڵاتی عێراق هاتبوو کلیپێکی بۆ تۆمارکردین لەگەڵ ناسیر ڕەزازیا چەند ئاهەنگمان گەڕا لەگەڵ مەولەویش و هەم لەگەڵ بێخودا دوایی تا هاتین لە ساڵی 1980 سرودێکی شریتێکی سرودی نەتەوایەتی ئەوەی لەگەڵ مامۆستا ببوورە ئێوە لەگەڵ تیپی مۆسیقای مناڵانی بێخود مەجموعەیەک سرودتەن بۆ ناسیری ڕەزازی تۆمار کرد چه ساڵێک بوو باسی ئەو چۆنیەتی تۆمارکردنی ئەو سرودانە و هەروەها باسێک لەوەیە کە چۆن ناسر هات بۆ ئەم دیو باڵێ لە ساڵ 1970 بوو کاتی شەڕی ئێران و عێراق بوو من بیستم کە ناسر هاتووەت لە بیارەیە لە تەکیەکەی شێخ عوسمانی بیارەیە خۆم و مامۆستا عارف و کوڕەکەی ئالان عارف کە ئێستا عازف کەمانێکی زۆر ناسراوە لەگەڵ مامۆستا جەمال عومەر مڵۆزم هەستاین چوون بۆ لای لەوێ لە بەڵێ لە تەکیەکە دیمان و داوامان کرد کە بێتەوە لەگەڵمانە و میوانی ئێمە بێت میوانی ماڵی من بێ و میوانی تیپی مۆسیقای مۆلەوی بێت ئەمنێکی لێ بوو ناوی ناسر بوو ڕەزامەندی دەرنەبڕیوتی بۆی نییە ناسر میوان لێرەوە بۆی نییە لەم تەکیە بچێتە دەرەوە ئەگە شتێکی وات ئەکەن ئەبێ بچین موافقە وەرگرن بۆی ئێمەش گەڕاینەوە بۆی مامۆستا ئەنوەر عومەری یونس بوو کە زڕخەزووری مەحافظی سلێمانی شێخ جەعفەر بوو چون بۆ لای مەحافظ بوو داوامان لێ کرد کە شتێکی وایەمانەیە بیکەین بە میوانی تیپەکەمان تیپی مۆسیقای مەولەوی ئەویش داوای لێکردن کتابێک بەم شێوە بۆ شکڵە بنووسن بۆ ئێمیش بۆتان جێبەجێکەم داوا بکەم کە بێ بە میوانتان کتابەکەمان نووسی بۆمان بردەوە لە بەرچاو خۆمەوە تەلەفۆنی بۆ مدیری ئەمن کرد پێیوت بە عەرەبی کە گۆرانی بێژکی زۆر ناوداری کورد
ناسر زازی لە بیارەیە تیپی مۆسیقای مەولەوی ئەیانەوێت زیافەیەکەن بێت بۆ لای ئەوان و ئاهەنگ بگێڕن تۆ ئەمرێ بە چییە؟ مدیری ئەمنیش وتی چاکە و با بێت موافقەتی مدیری ئەمنی وەرگرت دەسەڵاتی نەبوو خۆی بێنێت کتابێکی بۆ نووسین کە لە کتابەکان نووسی بناء على الموافقة التلفونية سيد مدير الأمن العام بموافقة تلفونية مدير أمن عام سليماني بريار ماندا ناصر بيبز ميوان لسر تيبي موسيقى مولوي بو كتابو چينو بو بيارا زۆر بەخۆشیەوە پاسێکی گەورەمان گرت بەکرێ و چین بەرەوڕووی لەگەڵ چەند ئەندامێکی تیبی مۆسیقای مۆلەوی کە چین بۆ ئەوێ ئەمنەکە کە ناوی ناسر بوو وتی ئای ناسر مەسئول عن ناسر بۆ تانیە بیبەن وتم کتابی محافظم پێ وتی محافظ من و محافظ کێ وتی قسەی محافظ لای ئێمە ناخوا ئەمنێکی بەسیط وتمان کتابەکە بخێنەوە ئەنجا قسە بکە مدیری ئەمن موافقەی کردووە لەکەوامان پێ و کتابەکە خێنەوەتی باشە بەسەر چاو فەرموو بیبن لەگەڵ خۆتانە ناسرمان سووا کرد و هاتین کە ناسر گەیشتە بەر ماڵی ئێمە ماڵمە لە توی مەلیک بوو هەر لە سێدارەکە دابەزی یەکسەر خاکەکەی ماچ کرد دەستی کرد بە گریان و خاکەی ماچ کرد اینجا چوینە ژوورەوە تر ئەوە بوو هەستاین بە گێڕانی ئاهەنگی خۆبەخش بەبێ بەرامبەر لە قاعەی لە هۆڵی کرێکارانی سلێمانی قاعەی زۆر گەورە بوو لێ ئاهەنگمان بۆ گێڕا و زۆر کەس هات بۆ بینی ناسر شعبێتێکی زۆری پێیاکە دوایی لە قاعی حەسیب ساڵە کە ئێستا سلێمانی پاڵاسی پێڵن لێ ئاهەنگمان گێڕا و دوایی بردمان بۆ شەقڵاوە و دواییش بۆ دوهۆک لەم ئاهەنگانە جەماوەر زۆر متحەمیز بوو بۆی و هیتافیانە کێشا و زۆر کوردایەتیانە جوڵا حتا لە چەند ئاهەنگیان بیست بوو بەڵێ ناوی ناسریان بیست بوو زۆر معجبی بوون کوردێکی ئێرانی و ئاوارەی و لەناو ئێمایە دوو ئەوەنە ڕۆحەتی کوردیەکە دوو ئەوەنە خۆشەویستی کرد ئەو ڕۆحەتە کوردیە چونکە ئاوارەیەک بوو هاتووە لەناو بۆ کوردستانی خوار و لەو ئاهەنگە چەند کەسێکیش تیا گیرا کە حەماسەتیانە جوڵا و قسەیانە کرد بەس بەهۆی ناسرەوە ئێمە هەوڵمانەیە ئەوانەمان بەرئەیە ناسر چوو بۆ لای میوانی من و ئەوە بەریانە حتا لە دوهۆک مەجموعەیەکی زۆر گیرە ناسر وتی ناڕۆمەوە هەتاوەکو ئەوانە بەرنێن بۆیان بەرڕین لەم ئاهەنگانە پێشەکی ئاهەنگەکان دایم ئێمە دەستمان پێکرد بە گۆرانی بێژەکانی خۆمان شاری سلێمانی لەوانە کە گۆرانیان ئەوە پێش ناسر کە پێدە سەرشانەوە خوا لێ خۆش بوو برایمی خەیات بوو خوا لێ خۆش بوو حەمەی نێرگز بوو شەهید و خوا لێ خۆشببووی مەزن قایر کابان بوو کە ئەویش گۆرانیە لە پێشە سەلاح مەجی بوو ئینشاڵڵا تەمەنی درێژ بێت ئەمانە گۆرانیان جا دوای کاک ناسر دابەزی و بە گۆرانی و مەقامی کوردی خۆش ئاهەنگەکانی ئەڕازانەوە ئێمە بمۆژ نەوەستین هاتین لە ستۆدیەی زانکۆی سلێمانی ستۆدیەکی باشیان هەبوو لێ یەک کاسێتی دوور و درێژ گۆرانی زۆر خۆشمان بۆ هەڵبژارد و زۆربەی زۆری ئەو گۆرانە من ئامادە و دابشکردن بۆ کرد یەکێ لەوانە نەبێ کە هونەرمەند سەلاح ڕەوە بۆی ئامادە کرد ئەم کاسێتەشمان بڵاو کردەوە لە پاشان کەم گۆرانی بوونەوەانە ئەوانە بیرم نەماوە بیزەبەت بەس ماومە نزیکی 8 گۆرانیەک زیاتر بوون بەڵێ لە پاشان مەرزیەش ویستی بێ بۆ ئەمدی و چوین سالاری برام و هەمێ ئاسنگەر کە دەورێکی زۆری هەبوو یارمەتی یاین چون بەشێن مەرزیە و دڵنیای کچیا کە ئەو کاتە 1 ساڵ بوو ئەویشان هێنا و بوو بە میوانمان لەگەڵ ناسرا و یەکەم جارکە مەرزیە گۆرانی وتبێ لە ژیانیا لە ناو خەڵکێکی زۆرە لە ماڵی ئێمە بوونیوە شەو بوو کە گۆرانی مەقامێکی وت و تەجیل بە تەجیلش ماومە ساڵی 1970 بوو 1970 بەڵێ دوایی بەمەش نەوێستین حەزمان کرد چونکە سرود و هەشتێک بۆنی کوردی لێ بواە مەمنوع بوو ڕەزیانە کرد ئێمە گۆرانیمان ئەنار بۆ تەلەڤیزیۆنی بەغایان کەرکووک بە هاشتێکی کوردی تیا بواە ڕەزمان بوات و لە شعرەکەیە لە هەشتێکا بێ لەبەر ئەوە وتمان ئەمە فرسەتە کاک ناسر لێرێ کوردستان بڤە بوو هەر بڤە بوو هەر کورد بڤە بوو بە حاڵ شتێکی نەتەوایەتی تیا بواە لە شعرەکە بڤە بوو لەبەرتمان فرسەتە بە بەس نهێنی سرود چەند سرودێ تەجیلکەین بۆی و وای بڵاوکەینەوە کەمە لە ئێران تەجیل کراوە هاتین بیرم لێکە تۆ چی بکەم باشە من سەرۆکی تیبی مۆسیقای مەولەوی بووم ستۆدیۆیەکی باشیشمان هەبوو لەوێ و سەرۆکی تیبی مناڵانی بێخودیش بووم بە باشترم زانی کە نخبەیەک لە تیبی مناڵان هەڵبژێرم کە زۆر سیقەم پێیان بووە مستەوای هونەریشیان بەرز بوو ئەوانم هەڵبژات و چەند کەسێک لە مەولەوی کە بۆ کۆرسی سرودەکان هەڵم بژات چوینە قوتابخانەی بێخودەوە یەکێ لە ژوورەکانی دەرەوە لە حەوشەکە بە بەتانی دامان پۆشی و تەجیلێکمان هێنا تیکە 20 هی ئەو هەمێ ئاسنگەرە بە تەجیلەکە دوو ڕووی میکرۆفۆنەکە دوو ڕووی هەبوو یەک ڕووی بە باشی ئیشێ کرد بۆ تاکە ڕووە
هاتین ئەو گۆرانیانەمان تۆمار کرد ئەی شەهیدان دایە ماڵ ئەوە و ڕووکاس و سەرکردانم هیوا مەقامەکانی کەتیایەتی ئەمانەمان لێ تۆمار کرد و چەند وتەیەکیشی تیا بوو پێشەکیەکەی و پێشەکی ئەی شەهیدان سالاری برام بۆ کاک ناسری نووسیەوە کاک ناسر خێنەوە لە ماڵی خۆمان تەجیلمان کرد ئەوانە دوای من هاتم بە دزیەوە هەمووی میکس کرد و کردم بە شریتێک و نردمان بۆ ئیزاعی دەنگی کوردستان و نردمان بۆ ئەو کەسانی کە تەنزیمی داخلی بوون و سیقەمان پێبوو لە ناو شاری سلێمانی و لە هەموو شارەکانە بڵاو بۆ ناوەی کە ئەمە لە کوردستانی ئێران تۆمار کراوە و کوردستانی ڕۆژهەڵات و لەوێەوە هاتوۆتەوە بۆ ئێرە ئێتر بەم جۆرە لە هەموو کوردستانە ئەو شیتە بڵاو بۆ و دەنگایەوە بەڵێەوە ئەو مناڵانی کێبوونەوە تیپە مۆسیقاکە کێ بوون مۆزیک ژەنەکانی بەشێک بوون نخبەیەک بوون لە تیپی مۆسیقای مناڵانی بێخود ئەوانەی کە من لە یادم بێت پێجۆر عەبدوڵڵا شەونم پاکۆ عەبدوڵڵا عەلی شەونم کە شاعری گەورەی کورد عەلی شەونم جوتیار عەلی بۆسکانی نیاز نووری کە ئێستا نەقیبی سەندیکای هونەرمەندانە بەڵێ ئالان عارف لەگەڵ جەبار مەحموود شەریف ئەردەڵان کەمال عیزەت دارا مەحموود شەریف دارا عەبدوڵڵا شەریف لەگەڵ شێرکۆ عەبدوڵڵا شێرکۆ کەریم عەفوو ئەوانەی لە یادم نەبەز تاهیر بەڵام ئەمانە هەموو مناڵ بوون لە گەورەکانیش کە یارمەتیان و کۆرسیانە کرد سالاری برام جگە لە نووسینەکە ئیش کۆرسیە کرد و ئیشی ئیداریە کرد شۆڕشی برام دکتۆر کاوە کە وەختە گەنج بوو ئەویش دکتۆر کاوە قەرەداخی کارزان قەرەداخی لە مناڵەکان بوو ئەو کۆردێنی لێەیە لەگەڵ جەمال ئیبراهیم حەسەن کە گۆرانی بێژی تیمۆلەی بوو مەحموود حەمەد سەعی کە گۆرانی بێژی تیمۆلەی بوو ئانش بوون بە کۆرس لەگەڵ هەمی ئاسنگەر مامۆستا عارف کە مامۆستا بوو لەگەڵ باوکی ئالان عارف ئەویش لەگەڵمانە بەشدار بوو بەم کۆمەڵە زۆر بەنهێنی لەو ژوورە گەرما لە چلەی هاوینە دەرگا و پەنجەرەمان هەمووی داپۆشی بوو ئەو گۆرانیمان تۆمار کرد بە لەتێ میکرۆفۆن مامۆستا ئەو گۆرانیە ئەو کاستەیە کە تۆمار کرا بەو هەستە کوردایەتیەوە بەو هەستە شۆڕش گێڕانەوە بەو دەنگە خۆشە و سرود بێژیانەی کاک ناسرەوە بەڕاستی ئێوە شۆڕشێکتان کرد یعنی ئەتوانم بڵێم بێوێ نەبوو لە مۆسیقای کوردیا لە سرود وتنا بێوێ نەبوو کە یەکەم سرود کاستی سرود بوو کە بەڕاستی سەر تاسەری کوردستانی هەژاند بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور کە هاان پێشمەرگەیدا بوو بە گڕۆتین بۆ پێشمەرگا بوو بە گڕۆتین بۆ شۆڕژ بۆ هەستی نەتەوایەتی دەستان خۆش بێت بەڕاستی ئەوە جێشانازیە بۆ ملەتی کورد کە ئێوەنەوەی ئەو ملەتەن و ئاوا خزمەتتان کرد بە مۆسیقا و بە گۆرانی تەنانەت بە شۆڕشەکەیشمان ئێستاش ئەو سرودانە هەروەک ئەو جارانە بە بەردەوامی لێ ئەدرێەوە خەڵک گوێ لێ ڕاگرێەوە بە یادی ئەو دەورانشەوە هەر ئەژین هەر هەستی کوردایەتی زیاتر ڕوو لە گەشەبوونە مامۆستا بە ئەو سرودە گوێمان لێبێ و دوای دینەوە خزمەت بدرێ بەرنامەکە فەرموو ئەی شەهیدان نامرێنا و نیشانتان ئەی شەهیدان پێشکەشە بە گیانی پاکی ئەو شەهیدانەی کە بە خوێنی گەشتیان بناغەی ڕزگاری بۆ کوردستان دامەزێنن نمونونەکانیان ئەم قارەمانانن کە بۆ گەلفیدا بوو شەهید ئارام فواد مستەفا سوڵتانی تایری حاجی عەزیز ناسری سەلیمی عەبەی نەودینیان شەهید سیروان ئەنوەری مەجی سوڵتان و خۆشکە لەیلا و ئەو ئافرەتانەی کە لە شاری سنەی خوێناویا بوون لە باران کرا هەروەها پێشکەشە بە هەموو ئەو شەهیدانەی دوێنێ و ئەمڕۆ سبەینێ خەباتی ڕزگاری خوازی کورد و کوردستان ئیسان پێشکەشە بەو قارەمانانەی کە وەک هەڵایەکی ئاگرین لە زیندانەکانی دوژمندا لەژێر ئازار و ستەم و ئەشکەنجەی نامرۆڤانەیانە ژیانیان داڕزێنن
کەچی هەر هاوارەکەن بژی 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 کورد و کوردستان ئێوە بوونە ڕەهبەرێمە ئێوە بوونە ڕەهبەرێمە بوونە پشت و سەنگەرێمە بوونە پشت و سەنگەرێمە تاجی بەرزی تەن لەسەرنا تاجی بەرزی تەن لەسەرنا دژمنی گەر تەنوە دەرنا دژمنی گەر تەنوە دەرنا تا شهید خوێنین ڕێژێ تا شهید خوێنین ڕێژێ تاکو گەلتاڵی نەچێژێ تاکو گەلتاڵی نەچێژێ داری آزادیشین نابێ داری ئازادیشین نابێ باخژینمان ڕەنگی نابێ باخژینمان ڕەنگی نابێ ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێ ناو نیشاندان نامرێ ناو نیشاندان مامۆستاگیان کە باسی سرودەکانی ئەو دەممان کرد ساڵی 1970 جنابەت شوێ دەرەوە و تیپی مۆسیقای ئاوارەت دامەزراند. من حەزەکەم باسێک چوینە دەرەوەکەت بکەی بۆ کوێ دەرەوە لەوێ چۆن کرا لە وڵاتێکی غەریب تیپێکی مۆسیقا دامەزرێنی. لە ساڵی 1970 کە کاتێ فەرمان هات کە موالیدی من هاتۆ ببم بە سەرباز و ببم بە وزە بۆ قادسیەی سەدام قبوڵم نەکرد بچم بم بە سەرباز و لەبەرەوە ناچار کە نەشید ئەگەر بگیرەی یاعدامی لەبەرەوە ناچار وڵاتم بەجێهێشت ڕۆیشتم بەرەو هەندەران لە کۆتایە لە هۆڵەندا نیشتەجێ بووم لە ساڵی 82 لەوێ پێش من سالاری برام لێ بوو بەهۆی ئەوە توانیم چەند کەسێک کە بە حاڵ لە هونەر ئەزانن یان ئەتوان تۆزێ مۆسیقالێنن تۆزێ کۆرسی بکەن تۆزێ هەڵپەڕینی کوردی بزانن کۆمان کردنەوە و تیپێکمان لێ دروست کرد بەناوی تیپی هونەری ئاوارە کە لە بەشی هەموو بەشەکان پێکات بوو ئەویش ئێتر ئەو تیپە تەمەیەکی زۆرمان کرد دوای لێ هاو ناوبانگمان باشوور بوون یا پارچەکانی تریش بوون پارچێکەشی تیا بوو بەڵام زۆربەی زۆری هی باشوور بوو بەڵێ لە دوایە پەرێسەن هەتا بێگانش هۆڵندی چوە ناو ئەرجەنتینی چوە ناو فارسی چوە ناو تیپەکەمان گەورە بوو برادرانی فارس یارمەتیان ناین ئێمەش یارمەتی ئەوانمان ئەیە لە ڕوویترەوە تیپەکەمان زۆر پەرێسەن ئێتر توانیمان لە ماوەکی زۆر کورتا زۆر چالاکی بکەین زۆر ئاهەنگ بگێڕین بەشداری زۆر ڤیزیڤاڵی هۆڵندی بکەین لە هۆڵندا هەتا توانیمان چەنەها کە ڕەپشین ناو تەلەڤیزیۆنی هۆڵندیەوە بە جلوبەرگی کوردی بە گۆرانی کوردی و باسکردنی کورد و کوردستان پرۆگرامەکانی هۆڵندی بەشدار بینتیایەوە ڕێکلام بکەین بۆ کورد و کوردستان بە مۆسیقا و گۆرانیش ئەوە لەسەر تاسەری ئەوروپا و وڵاتانی تریشدا هەر کۆنسەرتاندا و چالاکی هونەریتان بە حەزەکەم باسی هەمووی ئەوانە بکەی
ئەگەر لە بیرت مابێ بە جوانی. بەڵێ بەڵێ چاک لە بیرم ماوە پاژەوەی لە ناو هۆڵندا زۆر چالاکیمان کرد چونە ڕادیۆی هۆڵندا و ڕادیۆی ئەڵمانیا ئەوانەش چالاکیمان پێشکەش کرد تیپەکەمان ناوی دەرکرد چونکە لە هەموو ئەوروپا تیپێک نەبوو تیپی کوردی جگە لە ئێمە بەڵێ لە ئیتالیا وەختی خۆی چەند هونەرمەندێکی گەورەی لێبوون ئەوان جاربەجارێک کۆ ئەبوونەوە نەک تیپیان هەبێ چالاکی نەورۆز و ئۆشتانیانەکە بەس وەکو تیپێک ئێمە تەنها تیپی مۆسیقای کوردی بووین لەبەرەوە لە هەموو ئەوروپاوە بانگەکراین لە ئەڵمانیا لە بەلچیکا لە ئیتالیا لە ئینگلتەرا ئەمانە نەک چەند کەڕەت یەک کەڕەت چەنەها کڕەت لە یانە لە فیستیڤاڵا بەشدارمان کرد لە نەورۆزە لە چالاکیەکانی ترا بەشداریمان کردو تیپی مۆسیقای ئاوارە و مۆسیقا گۆرانی کوردیمان پێشکەش کردووە. ئەو کارانەی کە کردانە دیارە کارێکی زۆر گەورە بوون مامۆستا. ئەتوانم بڵێم لە حەد مۆزیکی جیهانیان ئەو کارانەی کە جنابەت کردو سەرپەرستی کردووە بەڵام بۆ مەجموعەی هونەرمەندی خۆمان بۆ کۆمەڵێک لە هونەرمەندانەی کوردستان ئۆرکستر سەمفۆنیت ئامادە کردووە حەزەکەم باسێکەوانە بکەی. بەڵێ ئەوە مەرحەلەی دووهەم بوو. بەڵێ لە پێش هەر بە ئاوارەوە خەریک بووین جگەلەوە من ئەشم خوێن لەوێ خوێنی مۆسیقا خەریکی بووم و لەگەڵ ئاوارە کاسێتی کەشمان تۆمار کرد هەمووی سرودی نیشتیمانی چکە لە وڵات نەمانەتوانی لەوێ کاسێتێک هەمووی زۆربەی زۆری سرودی نیشتیمانی و کوردایەتی بوو هەمووی نێبوون شیعری نێبوون ئاوازی نێبوون هەمووی خۆم دانامون دابەشمان کرد و نردمانەوە بۆ کوردستان ئەو سرودانش. لە پاش ئەوەی جەنابە باسیەکەی بیرم لەوە کردەوە کە من زۆر حەزم لە مۆسیقایەکی هونەری کلاسیکی سمفۆنیانە بوو لە کوردستانش بەڵام لێرە ئەو ئیمکانێتەنە زەعیب بوو ئیمکانێتی منیش زەعیب بوو بۆ ئەوە و تیپێکی واژ نەبوو لێرە کە گەیشتمە هۆڵەندا دەستم کرد بە خوێندن و ئاشنا بووم بەوە. چیت خوێند لەوێ باسی بینەرانی بەڕێز بزانن کە لەوێ چیت خوێندووە بەرحاڵ گەیشتی بەو قۆناغی کە ئێستا بینی. پاژەوەی ساڵونیەک تقریبا زمانی هۆڵندی وەرگرت و تۆزی فێری هۆڵندی بووم دای چوومە کۆنزەرواتۆریۆم قوتابخانەی بەرزی مۆسیقایە بەرزترین قوتابخانەی پراکتیکە عملیە لە مۆسیقا جیهانیە. بەڵێ دوو جۆری هەیە بەشی یەک و بەشی دوو بەشی یەک مەرحەلی نزمتر بەشی دوو خرادی دوی پێڵێن ئەوە بەرزترە من توانیم بەسەر خۆشحاڵیەوە بەشی دووش تاوا بکەم و ببم بە مامۆستای هۆڵندی و بتوانم لە هەموو قوتابخانەکانی هۆڵندیا وکو مامۆستایەک دەرس بڵێمەوە و توانیم بەشی تەلحین و تەوزیعیش لە پاڵیا بخێنم و ئیستفادەیەکی زۆرم لێ کرد بۆ ڕێبەری ئۆرکستریش بکەیت. بەڵێ یەکێک لە دەرسەکانمان ئەوە بوو کە چۆن ڕابەری ئۆرکێست دەکەی چۆن ڕابەری کۆڕاڵیش دەکەی هەردووکیمان خوێنوە بڵێ هەفتەی دەرسێک ڕابەری ئۆرکێست بوو هەفتەی دەرسێکیش ڕابەری کۆڕاڵمان هەبوو. هەر لە کاتی دەرس خوێن دەرسەکانتا ئەمانە بە بیرتا هاتەوە کە ئەم کارانە بکەیەوە لێوە جێبەجێتە کرد. بەڵێ لە کاری دەرسەکانە لەو ساڵانە ئەبوایە شتم بنووسایەتەوە خۆم لەحنی خۆم ئەوە شتم تەوزیع بکردایە ئەوەکو دەرس وا بۆ ئیمتیحان وا بوو من هەموو شتەکانم شتی کوردیمە کرد. بەڵێ بە کۆڕاڵی کوردیم ئەنووسیە و قوتابەکانی خۆمان کۆڕاڵی خۆمانە بووی قوتابخانەکەمانی کۆنزەرواتۆریۆم تیپی سمفۆنی خۆشمانە بووی قوتابەکان تیابوون شتەکانی من هەمووی کوردی بووکەم بۆ ئیمتیحانم کرد پێشکەشمە کرد هەر لەو کاتی خێنەوەشما بوو لە ساڵی 1970 قوتابی بوو کە کارەساتەکەی هەڵەبجە ڕوویەکی مابارەوێکە تە بەڕاستی ئێمە لە تەلەڤیزیۆن ئامان بینی بەهۆی سەفارەتی ئێرانەوە شریتێکیان بڵاو کردەوە کە هەموو شتەکانی تیابوو چۆن ئەوانەی قەسفەکەی هەڵەبجە و مەیتەکان و عومەری خورشی خاوەروکی هەمووی تیابوو لەگەڵ یەک دۆکۆمنتی زۆر گەورە هەمووی بە ڕسمی ملەوەنی چاکەوە کە ئێمە هەموو ئەوانەمان ئەبینی بەڕاستی تر خەو خۆراکمان لێ تێکچوو نەمەتوانی دەوامی باشیش بکەم هاتم سمفۆنیایەکی شیعریم دانا هەڵبەستی بە ناوی سمفۆنیای هەڵەبجە هەر ئەوەشم تەقدیم کردەوە بۆ ئیمتیحانی نهائیم و پێشکەش کرا و ئەو سمفۆنیاشیان مامۆستاکەم یای بە تیپێکی سمفۆنی بە قوتی هۆڵندی لە هۆڵندا پێشکەشیان کرد وازان بردیان بۆ ڕوسیا لێش پێشکەشیان کرد و سمفۆنیای سمفۆنیا بوو بێ کۆڕاڵ بوو بەڵێ لە دوایە کە ئیشم تیا کردەوە کە تەخەڕجم کرد و ئیتر دەستم کرد بە کاری کۆنسێرتی کۆڕاڵیشم خستە ناوە وەختە دەستکاریم کردەوە و گەورەترم کرد. بۆ ئەو مەجموعە هونەرمەندە ئۆرکستر سەمفۆنی هۆلەندەوە وابزانم یا چیەوە باسێکی بکەیت کە بۆ ناسرە نەجمەیە مەجموعەی هونەرمەندی ترە نشینی تاڵەبانیە ئەوانە کارت بۆیان کردووە ئەو کارە نایابانە بەڕاستی ئێستا لە کوردستان کەمن
کە تەنانەت کۆرسەکانی جانەبینم خارجین کوردنین فەرموو. لە ڕاستیە ئێمە لە هۆڵەندا سنتەرێکمان هەیە بەناوی سنتەری کەڵتوری نەورۆس لە شاری لایدن کە برای ئازیزم ڕێبە ڕەوف ئەیبا بەڕێوەوە چەند برادری کە یارمەتیان وەکو دکتۆر شادمان کاک پێشەوە و زۆری تریش کاک ڕێبوار و ئەم سنتەرە هەڵەسن بە کاری ئیداری و مالی بۆ ئەم کۆنسێرتانەمەش کارە هونەرەکانی یەکەم. بیرم لەوە کردەوە کە ئەوەی لە کوردستان نەمتوانیەوە با لێرە بیکەم. تیپی سمفۆنیمان داوامان لێکردن کە ئێمە مەشروعێکی وامان بدەسەوە ئەمانەوێ کۆنسێرتێکی هونەری وا پێشکەشکەین لە تیپە کۆڕاڵەکان داوامانە کرد. ئەوانیش بە خۆشحاڵیەوە یارمەتیانیان و بەشداربوونی تر ئەهاتین مۆسیقاکانمان بۆ دانان هەموویمان بۆ تەنوید دەکردن لە پێش ساڵمە کرد بە گۆرانی بێژە کوردەکانەوە کوانی ناوە بردن کە لە کۆنسێرتەکانی ئێمە بەشدار بوون. ئەوانیش خۆبەخشانە هەر هەمویان ئامادەی خۆیان پیشانەوە ئەهاتن و ئیتر دەستمانە کرد بە نووسینەوەی نۆتە و تەوزیعی مۆسیقا و ئەمان نا بە کۆڕاڵەکان و بەتی بە سمفۆنیەکان و کاریان تێ کرد و تەلەفوزی شیعرەکان کە بۆ ئەوان زۆر زۆر قورس بوو لەگەڵ کاک ڕێبواری برادەرمە ئەهاتین بۆمان تۆمار ئەکردن لەسەر سیدی بە دیجی دیخیتال بۆمان تۆمار ئەکردن و ئەمانانیە هەفتانە و ڕۆژانە ئەوان گویان لێکرد ئێمە هەفتەی جارێ ئەچوون لەگەڵیانە پرۆڤەمان پێکردن هەم بۆ کۆڕاڵەکە هەم بۆ تیبە سمفۆنیەکە تاوای لێها وردە وردە پێی ئاشنا بوون. کارێکی ئاسان نەبوو لە ڕاستیە. ئیبراهیم زەهاویش بەڕاستی لە هەموو کۆنسێرتێکمانە بەشدار بوون کاک ئازاد و بەزەڕب و برای کاک ئازاد بە دەف هەژار زەهاوی ئەم دوان لە هەموو کۆنسێرتەکان ئەوانش بە خۆبەخش ئامادە بوون ئیتر کاری زۆرمان کردو بۆ کاک ناسری ڕەزازی دوو مادەمان بۆ کردو لە کۆنسێرتەکە بەشدار بووە بۆ دڵنیای کچی دڵنیا ڕەزازی کە گۆرانێکی دایکیمان پێوتەوە شەش پەپولەکە ئەو جلەی لەبەریایەتی لە کۆنسێرتەکە ئەو جلی دایکی بوو لەبەری کرد لە کاتی گۆرانێکە دەستی کرد چای پڕبوو لە ئاو بۆ شەین تاڵەبانی گۆرانیمان کردووە بۆ نەجمەدین هوڵامی بۆ پەیوەنجاف بۆ کامەران مستەفا بۆ پەیمان عومەر بۆ دەشتی کەڵهوڕی زۆر لەمانە ئێمە توانیمانە بانکێشیان بکەین خۆشحاڵانە ئامادە بوون و خۆبەخشانە لە کۆنسێرتەکانی ئێمە بەشدار بوون. دەرمە سەرکەوتوو بوون مامۆستا قوتابخانەیەکی هونەری داناوە لەوێ حەزەکەم باسی ئەو قوتابخانەیە بکەیت کە مناڵهانی کورد جارەوە فێری مۆزیکیانەکەی فێری ڕەوشی کوردایەتیانەکەی فێری فەرهەنگی کوردیانەکەی لە وڵاتێکی نام و غەریبە فەرموو. بە خۆشەویستی تیپی مۆسیقای مناڵانی بێخود کە لێرە دروستم کردو بەجێم هێشتن نزیکی هەفتا مناڵ زیاترە بوون کۆرسی یەکمە هەبوو دوو سێش ئەوانە هەروکو مناڵی خۆم وابوون ئەوە خۆشەویستم ئەوان هەروە سەیری منیانە کرد بەو خۆشەویستی ئەوانە و بەو فیکرەی کە مناڵ پیاوی دوا ڕۆژە و ئەگەرمانێ وڵاتەکەمان پێش بخەین وە کەڵتورەکەی پاریزن و پێشی بخەین ئەبێ لە مناڵ و دەست پێ بکەین ڕێکێکی باشدا کوتین بۆیان بۆیە من زۆر ئیحتیمام ماوە گرنگی ماوە بە پەروەردەی مناڵ و نەک هەر لە ناحەی مۆسیقاوە فێرکردنی هونەرەوە من فێرم کە دەبن ئەوەی من بۆ من زۆر گرنگ بوو ڕۆحەتێکی کۆمەڵایەتی نەتەوایەتی کوردایەتیان لە گیانیان ناپچێنم لەخوا بەزیابێت لەوە شاوا بزانم سەرکەوتوو من چکە ئێستا بینم قوتابیەکانم هەمویان قوتابی چاکیان لێ دەرچۆ پیاوی دوا ڕۆژن و کاری چاکی هونەری ئەکەن و زۆربیان ئێستا ناودارن و لە ناو هونەری کوردیا دەستڕەنگینن. جا لەوێش عینی شت هاتم قوتابخانەیەکم دانا بۆ ئەوەی ئەو مناڵانش نەبن بە ڕۆحەتی هۆڵندی بچێتە گیانیانە و لە کورد و کوردستان دوور بکەونەوە هەم دایک و باوکیشیان بۆی ئەو قوتابخانەوە بێن لە لامان کۆبنەوە و یەکتری ببین و خۆشەویستی کورد و کوردستان و کۆمەڵایەتیەکان زین و بکەینەوە توانیمان ئەو قوتابخانەی بەردەوام بێت تا ئەم کاتەش لە ساڵی 2000-2001ەوە کە دەستم مایە تا ئێستش بەردەوامە و تا ئێستا زیاتر لە 100 قوتابیم فێری مۆسیقا کردووە و بەهۆی ئەم 100 قوتابیەوە 200 دایک و باوکیان هەبووە 200 مام و برا و ئامۆزا و خوشک و دایکیانەوە ئەمانە هەموو بەهۆی ئەم مۆسیقایەوە تێکەڵ یەک بووین چەندەها چالاکی نەکەر هونەری چالاکی کۆمەڵایەتیشمان کردووە شەوانی کوردی سەفرە بۆ دەروی وڵات سەیران هاتوشێ یەکتری لە بەهۆی قوتابخانەکەمەوە چەندەها کڕەت زەواجی تیا دروست بووە قوتابیەکان کە یەکتیان ناسیوە ئەوەی کە زەواج لەگەڵ بکەن بە زەواجێکی پیرۆزی ڕاستەقینە ئەمانە هەموو جێی سەربەرزیە کە من توانیمە لە دەروی وڵات لەباتی ئەو مناڵانە لابن و بەرەو کەڵتورێکی تر بڕۆن کۆیان کەینەوە نەکەر خۆیان دایک و باوک و شوای دەروکەشیان
ڕەبتەکەینەوە بە کورد و کوردستان و گیانی کوردایەتیەوە. دەرمە سەرکەوتوی مامۆستا بەڕاستی و کارانەیە کاجنابەت کردوتەوە زۆر هونەرمەندانی تریژەن لە هەوڵ و کۆششان بۆیەوە کارانە بکەن کە دیارە کارێکی سۆکۆسانان نییە، هەموو کاتی ئەوێ، هەموو وەختی ئەوێ، دوای ئەوە سەرچاوی ماڵی ئەوێ. ئێوە کەسێ یارمەتیتان بکە لەم بارەوە کەسەکەشی لەوانەیە بگەڕێتەوە بۆ ئێمە وەک کورد تەنیا پارچێکی ئازادکراومانەیە ئەم باشوورەیە و حکوومەتێکمان هەیە و هەرحاڵ وڵاتێکی ئازادین بۆ خۆمان. فەرموو. لە ڕاستیە ئێمە ئەو کارانی کردومانە وانی کە یارمەتی ئێمانەوە هەمویان خۆبەخش بوون، بەڵام ئەمە شەرکافی نەبووە، مەسرەفێکی زۆری ویستووە. کاکڕێباری برادرم زۆر هەوڵێکی زۆری یاوە کە لە ڕێی فۆنسەکانەوە مادە بۆ ئەم کۆنسێرت و ئەم شتانە دابین بکات، بەڵام ئەوە کافی نەبوو لەبەرەوە زۆر بە نەمانتوانێت زۆر باڵ ڕاکێشین بە ئارزی خۆمان و هەموو داوا لەو کەسانە بکەین کە خۆبەخشن ئیشەکانەکەن. حتما ئەو فۆنسە هۆڵندیانە جێڕێز و خۆشەویستین و یارمەتی ئێمەیان ناوە کە ئێمە بەردەوام بین لە کەڵتوری خۆمان و کەڵتوری خۆمان پارێزین و پەرێسێنین و بتوانین تێکەڵیەک بکەین لە بینی کەڵتوری ئێمە و کەڵتوری ئەوروپیا. جێڕێزە، بەڵام بە زۆر داخەوە کە تا ئەم دەقیقەیە تا ئەم کاتی کە من و تۆ پێکەوە دانیشتوون هیچ لایەنێکی کوردستانی خۆمان چ میری چ غێری میری یارمەتی ناوین و هاوکارمان نەبوون. و هەندێک جار ئێمە کە بە جۆتی خۆشمان ئەم کۆنسێرتانەمان کردووە و بەجارێ هاتوین 200 مۆسیقی هۆڵندی و کورد کۆڕاڵی هۆڵندی و گۆرانی بێژی کورد تێکەڵمان کردووە و گۆرانی و سمفۆنیای ئەیڕەقی و هەڵەبجەمان پێشکەش کردو و عەلەمی ئاڵای کوردستانی گەورەمان هێناوەتە خوارە سەرشانەوە کە لەگەڵ ئاڵای هۆڵندیە تێکەڵمان کردووە، چەندەها شتی پیرۆزمان کردووە. ئەوان نەهاتون ئامادەش بن لە کۆنسێرتەکانمانە لە کاتێکا کە مندوبی دەوڵەتی هۆڵندی لێ ئامادە بووە و پارێزگاری ئەو شارانە لێ ئامادە بوون و هاتوون وتاریان پێشکەش کردووە و هانی ئێمەیان ناوە کە کەڵتورمان پارێزین و تێکەڵاییمان هەبێ لەگەڵیانە، بەڵام بەداخەوە لە ڕووی میری لێرە لای خۆمانەوە هیچ یارمەتیەک نەیدراین و هەندێک جاریش بەگرە بەرهەمەکانیشمان بە باشی پێشکەش نەکراوە بڵاویان نەکردوێتەوە. ئەتوانم بڵێم لە باتی یارمەتی هەندێک جار ڕێگریش بوو بێت. جێگەی داخە کە دەسەڵاتێک لە باشوور هەیە و تەلەڤیزیۆنیشمان هەیە، تەلەڤیزیۆنمان کەم نین، چەندین تەلەڤیزیۆنمان هەیە، وەزارەتی ڕۆشنبیرمان هەیە، نوێنەرمان هەیە لە وڵاتانە، ئەتوانن بێن بەهانە ئێوە بێن بە پیری ئێوە ئەو کارە هونەریانەوە هەر کارێکتری کا پەیوەندی بە نەتەوەییەوە هەیە بێن تەسویری بکەنەوە بڵاوی بکەنەوە بۆ خەڵکی ناوەوە. مامۆستای گیان دیارە قسە زۆرە و مێژووی ژیانی جنابێت کە مێژوویەکی زێڕینەوە ناکرێت لە بەرنامە و دوو بەرنامە سێ بەرنامە باس بکرێت. لەم کاتیژا کاتەکەمان بەرەو تەوابوونەچێت. ئەگەر شتێکی تایبەتی هەیە من ئاماژەم پێ نەکرد بێت بۆ خۆت بۆ بینەرانی بەڕێز بۆ خەڵکی خۆشەویستی هەموو کوردستان. فەرموو. پێشەکی سپاسی بەڕێستانەکەم و پرۆگرامەکەتان و تەلەڤیزیۆنە زێڕینەکەتان کە ئەم دەرفەتەدان ڕوخسان بۆ من کە ڕای خۆم دەربڕم. هیوادارم هەر سەرکەوتوو بن، هیواداریشم کە هەموو هونەرمەندان زیاتر یەکتری خۆشەویستی و تەبایی و یەکگرتنیان لە ناوا بێت و داوا لە کاربەدەستانی میریژەکەم دەسەڵاتدارانەکەم کە زیاتر یارمەتی هونەرمەندان بن. ناڵم نەیراوە، بەڵام ئەوەی کراوە زۆر کەمە. بەڕاستی ئێستا ئەوەی کە هەیە ڕۆحێت گیانی نەتەوایەتی لە ناومانە کەم بووە کە بەداخەوە ئێمە وەختی خۆی ئەو سوودانەمان بۆ من تۆمار کردو ئەو کارانمان کردووە. دافعی ڕئیسی هۆی سەرەکی ئەوە بووە کە ڕۆحێتێکی کوردی گیانێکی کوردی وای لێکردنەوە و کاران بکەین گیانی خۆم بخینە خەتەرەوە. ئێستا بینم ئەوە کەم بووەتەوە، هۆکاریشی هەیە و تێگەین لە هەندێکیشیان بۆچی وایە، بەڵام بێ هەوڵ بێری ئەمانە چاکرێت و بەرەو باشتری برە. دڵخۆشیشم بەوەی کە بەهۆی ئەم کارە ساتانەی دواییەوە و دەوڵەتی ئیسلامی داعش کە هێرشی کردووەتە سەرمان و کوردستانمان لە خەتەرایە، ئەمە وای لێ کردین خۆشحاڵانە نەک هەر کوردی باشووری خۆمان یەک بگرێ، بەڵکو کوردی هەر چوار پارچەکە یەکی گرتووە تا کۆبانیش باشترین ڕەمزە. هیوادارمە سەرکەوتووی مامۆستای گیان. سپاس بۆ ئەوەی کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەبووی. بینەرانی عەزیز و خۆشەویست، بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئاوێنەی هونەر لەگەڵ مامۆستا نامدار قەرەداغی. تا دیدارێکی ترەوە تا هونەرمەندێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن، بژین بە خۆشی.
زۆر سپاس بۆ تۆش. سپاس دەکەم.
لقى